دوا بە دوایی گەرمە و کێشەیەکی زۆری سیاسی لەسەر بودجەی 3 ساڵیدا توی عێراق پەرلەمان ئەو بودجەی پەسەند کرد. یەکێک لە خاڵە سەرنجڕاکێشەکانی ناو ئەو بودجەیە تەرخانکردنی بڕەپارەیەکی زۆرە بۆ پەرەپێدانی زیاتری هێزەکانی حەشدی شەعبی شیعەکان. زۆرێک لە سەرچاوەکانی هەواڵ ئاماژە دەکەن بەوەی هێزەکانی حەشدی شەعبی لە ڕووی توانایی و چەک و ئامێر و کەرەستە لەشکریەکانیشەوە هێزێکی بەهێزترن بە بەراورد لەگەڵ لەشکری عێراقدا. نارەوەندە وەک پسپۆڕانی لەشکریش دەڵێن ئەو هێزانەی حەشدی شەعبی لە زۆر ڕووەوە هێزگەلێکی ڕێکخراوترن. دکتۆر ڕێبوار فەتاح نووسەر و شیکەرەوەی سیاسی ڕاستەوخۆ لەگەڵ ستۆدیۆی بەشی کوردی دەنگی ئەمریکایە. دکتۆر سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. وەک دەزانی ینی مشتومڕێکی زۆر لەسەر ئەم بودجەیە دروست بوو، بەڵام ئەوەی جێی پرسیارە ئایا چەندێکی ئەو مشتومڕانە لەسەر پرۆژەکانی پەرەپێدانی ژێرخانی عێراق بوون، چەندێک لەسەر وە بەرهێنان و گەشەکردنی ئابووری وڵاتەکە بووە. مە بۆ چوونی منە و لایەنەی زۆر لاواز بوو. ینی عێراق پێویستی بە زۆر شتی دیکە هەبوو، نەک ئەو شەڕی ئێمە دیمان لە میدیاکانە کرا. عێراق پێویستی بەوە بوو کە ژێرخانی خۆی ببوژێنێتەوە، پێویست بەوە بوو کە دەرامەتێکی زۆر تەرخان بکات بۆ تەبایی کۆمەڵایەتی، چونکە ئێمە ئازانین عێراق زۆر پەرێشانە لەو ڕۆوە. سەرباری وەژە بواە جۆرێک لە دەرامەت تەرخان کردایە بۆ زیادکردنی دەرامەتێک کە پشت بە نەود نابەستێت. ناکرێ وڵاتێکە هەبێت تەنها بڵین بەرهەمی سەرەکی نەود بێ. جگەلەوە لەم وڵاتە ڕەنگە ڕۆژی 50-60 کە زیاتر لە ڕێگەوبانە بمرن لەبەرەوەی کە ڕێگاوبان خراپە، نەخۆشخانە، سیستمی زۆر خزمەتگوزاریەکان زۆر شتی دیکە هەبوو کە ئەو بەجەتە زۆر بەداخەوە لای یاو بەلا ڕێیابردی. بە قەناعەتی من ئەمە بەجەتێک نییە کە بەجەتێکی ئەوە نییە کە بەرهەمهێن بێ، بەجەتێک نییە ژیانی خەڵک ببوژێنێتەوە. بەجەتێک بوو تەرخانکرا بوو بۆ ئاسایش و بۆ موچە. ئەبواە لەو بەجێتا کارێکی وا بکرایە کە موچە کەم بێتەوە، ینی بە بزنس ببوژێتەوە. زانم لەو بابەتانە لە پەیوەندی بە دۆسەی ئاسایشیەوە بودجەیەکی ئێجگار زەبەلاح ینی پەسەند کراوە بۆ ئاسایشی عێراق. ڕۆژی ئاسایشی عێراق ینی لە ئێستادا ئەوەندە خراپە کە پێویستی بەو هەموو بودجەیە هەبێ؟ بە بۆچوونی من بە هیچ جۆرێ نە پێویستی بەو هەموو هێزایە کە نزی کە ڕەنگە لە ملیۆنێک نزی ناگاتە ملیۆنێ، بەڵام نزیکەی ملیۆنێکە، ینی 238,000 حەشتی شعبیە و نزیکەی 9 ملیۆنیش پازدارە باواز لە پێشمەرگە بێ. ئافوت نەک پازدار لەشکری عێراق لەشکری عێراق باواز لە پێشمەرگە بێنین. سەرباری ئەوە کە موچەیەکی زۆریان بۆ تەرخان کراوە و دەرامەتێکی زۆریان بۆ تەرخان کراوە بۆ چەک و تەقەمەنی. ینی من بەڕاستی جارێ پرسیاری یەکەم ئەوەیە ئایا حەشتی شەعبی پێویستە؟ ئایا بۆچی دوو جۆر هێزمان لە عێراقا پێویستە؟ ئایا حەشتی شەعبی وردە وەکو پاسداری ئێرانی لێت؟ نازانم. ێنێزانم حەشتی شەعبی ئەو بودجە زۆرەی کە تەرخان کراوە بەتابەتی بۆ هێزەکانی حەشدی شەعبی ینی ئاماژەیەکی خراپ پیشانەدەن بەپێی ئەوەی کە چاودێری هەم ئابووری هەم دارایی و تەنانەت پسپۆڕانی لەشکریش کە ئاماژەی پێدەکەن. بودجەیەکەن ینی کرێ بگوترێن نزیکە لەو بودجەی کە بۆ لەشکری عێراق تەرخان کراوە. ئەم هێزانە بۆ بەرەنگاربوونەوەی داعش پێکێنران بە فتوای ئایەتوڵڵا سیستانی. ئێستا کاربەدەستانی عێراقی خۆیان دەڵێن کە داعش مەترسێکی ئەوتۆی نەماوە لە عێراقا و تەنانەت هێزەکانی پۆلیس بە تەنیا ئەتوانن چارەسەری بکەن ئەگەر کێشەیەک دروست بێ. جا ئەمە بەڕاستی یەکێکە لە پرسیارە سەرێشتیەکان کە داعش نەما پێویست بە هێزەکانی حەشدی شەعبیەکە. ینی پێویست بە بۆچوونی من حەشدی شەعبی، ینی ئەگەر دەوڵەتێکی عێراقی هەبێ حەشدی شەعبیە بۆیە حل بکردایە، چونکە یە پرسیارێکی کەژەیە. ینی کەس نازانێ حەشدی شەعبی هێزی
ناوخۆیە هێزی ئاسایش پارێزە یا هێزی بەرگریە بەواتایەکی تر ئایا سەر بە وەزارەتی بەرگری یا سەر بە وەزارەتی ناوخۆیە سەر بە هیچیان نییە هێزێکە بڵین بە ئاسمانەوەیە ئەوەی پێەکەن کە ئەیانوێ بیکەن جگەلەوە هێزێکی عقایدیە هێزی ئەگەر مەبەست لە عێراقی نوێ ئەوە بێ کە بمانەوێ عێراقێت دابنین عێراقێکی نیشتیمانی لە بەرژەوەندی هەموو لایەک پێی بۆچی پێویستمان بە هێزێکی عقایدی هەیە من بەڕاستی ینی بە دیاردێشی گەلێک مەترسیداریە ئەبینم لەسەر ئاسایشی عێراق و لەسەر داهاتوی عێراق ئەزانمە بە حساب هێزێکی ئاسایش پارێزە بەڵام بە قەناعەتی من مەترسێکی زۆر گەورەی لەسەر ئاسایشی عێراق و ڕەنگە لەسەر وڵاتەکانی دەور و پشتیش بەڕای تۆ ڕێبەرانی عێراق لە ئێستا ئامادەن ئەو هێزانی حەشدی شعبی بە بڕیارێک هەڵبۆشێنەوە یاخو جارێکی تریش هەوڵ بدەنەوە ئەو هێزانە بخەنەوە ناو لەشکری عێراق و ببن بە یەکەی تایبەت لە لەشکری عێراقا بە بۆچوونی من وردە وردە بەهێزتریانەکەن ئێستا ئەمە هەنگاوێکی زۆر گرنگ بوو بۆیان کە بتوانن بەو جۆرە بهێنە پێشەوە و بەجەتی بۆ تەرخام بکەن و بیانکەن بە هێزێکی قانونی و شەرعی ئەمە هەنگاوی یەکەمە ئەم هەنگاویان بۆ بچێتە سەر بینای گەورەتری لەسەرەکەن چونکە ئەبێ بیرمان نەژێت تەنها ژمارە و چەک نییە کە بۆیان تەرخانەکرێ چ جۆرە مەشقێکیان پێکرێ و چێ مەشقیان پێکات و بە چه ئایدۆلۆژیەک پەروەرداکرێن ئایا بە ئایدۆلۆژیشین با پێ دەڵێم ئایدۆلۆژی ئایا بە باوەڕێکی نیشتیمانی پەروەرداکرێن کە کورد و تورکمان و عەرەب و هەموو ئەوانەی دیکە و کوێک پارێزیە یان وا پەروەردەیەکەن ئەگەر ڕۆژێک کورد لە قاڵبی خۆی دەرچوو لێیەن ئەگەر ڕۆژێک سونە لە قاڵبی خۆی دەرچوو لێیەن ئەمە بە بۆچوونی من ئەمە ئاماژەیەکی زۆر مەترسی ناکە ئەبوایە کورد بەڕاستی ئەو شەڕێی کردایە بەڵام کورد خۆشی ناتوانێ و شەڕ بکات چونکە خۆشی هێزی هەفتا هەشتایە ئەمانی شەر هێزی عقایدین ئەمانی شەر میلیشان یعنی ئەوە یعنی ئێمە لە بازنەیەکی زۆر مەترسیداران ئێستا دکتۆر دوا پرسیارم جەنابەت ئاماژە بەوە دەکەی کە دەڵێ ڕێبەرانی عێراق وردە ئەم هێزانەی حەشدی شعبی بەهێزتر دەکەن بڕیاری ڕێبەرانی عێراقە بۆ بەهێزکردنیان یا بڕیاری کۆماری ئیسلامی ئێرانە زۆر زەحمەتە ئەو دوانە لە یەکجیا بکەمەوە بەڕاستی زۆر پێم زەحمەتە چونکە کۆماری ئیسلامی ئێران ڕۆڵێکی هێزگار گەوری هەیە لە دەسەڵاتی عێراقدا بڕوان ناکەم بتوانرێ بڕیارێکی استراتیژی بجێ لە عێراقا بەبێ ئێران دکتۆر سپاس و پێزانینم بۆ ڕوونکردنەوە و تێبینی و سەرنجەکانت زۆر سپاس دەکەم من سپاستان دەکەم دەتوانن لە ڕێی فەیسبوک و تویتەر و ئینستاگرامەوە پەیوەندیمان پێوە بکەن ناونیشانی ئێمە لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمانن فەیسبوک VOA کوردش تویتەر @VOA_کوردش ئینستاگرام VOA_کوردش